بەڵام ماوەستازانە سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێت دیارە ئەو شەپۆڵە بەفربارین و سەرماوسۆڵەی کە بە تایبەتی لە دوێنەوە سەرماوسۆڵەشی زۆر هەبوو لە شەوی ڕابردووشەوە لە درنگانێکی شەو بەفربارین لە سنووری ئیدارەی سۆران وەکو هاوشێوەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان بەفربارین دەستی پێکردووە. خۆشبەختانە بەفرێشی باش باریوە لە سەرجەم ناوچەکان. من لە سۆران قسەتان لەگەڵەکەم لە ئێستادا ئەوەی پیوامە خۆم پێوامە 12 سانتیم باریوە تا ئێستا و بەفربارین کە ئێستا قسەی تێدا ئەکەم بەردەوامی هەیە. ماشەڵڵا لە 28 مانجی 12ەوە تاوەکو ئێستا هەرناوە ناوە بەفر بۆتە میوانی سەرجەم ناوچەکان و بەفر هەرچەند ڕۆژزارێک باریوە. وابزانم ئەویان شەشەمین شەپۆلە کە ڕوو لە ئیدارەی سۆرانەکە ڕێژەی بافربارین خۆشبەختانە زۆر بۆ لە سەنتەری قەزای سۆمانەوەی پەیوەندیم کردو تاوەکو ئێستا 30 سانتیم باریوە لە سەرجەم ناوچەکان لە دەبەری باڵەکاتی دەبەری برادۆس لە سەنتەری دارەی سۆران خەلیفان لە هەمویان بەفربارین بە ڕێژەی جیاواز بەردەوامی هەیە ڕێژێکی باش لە بەفرباریوە. پەیوەندیم بە بەڕێوەبەراتی ڕێگاوبانی ئیداری سۆرانەوە کرد سەبارەت بە بوونی ئاستەنگ لە سەرجەم ناوچەکان ئاماژەی بۆدا لە سەرجەم ناوچەکان ئاستەنجی هاتوچۆ هەیە. تیمەکانی بەفرماڵین لە ئێستادا سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاوبانەکانن بەڵاو ئاماژەی بەوەدا کە پێویستە شۆفێران وریابن لە هاتوچۆکردن ئەگەر کاری پێویست نەبێ ئەمڕۆ ڕۆژی سەفەرکردن نییە پێویستە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان دەرنەچن بۆی تووشی ڕووداوی هاتوچۆ نەبوونەوە ئەو ئۆتۆمبیلانەی کە دەبڵ ئەکسل نین یاخود زنجیریان پێ نییە پێویستە سەردانی دەرەوە نەکەن ئەگەر هەر سەردانیشان کرد پێویستە زنجیر ببەستن. ئەم ساڵ زنجیر فرۆشتنیش بەهۆی ئەو بەفربارینەی کە زۆر ڕووی لە ناوچە کردووە زۆر بۆ دوکاندارانەی کەوا زنجیریان هەیە ئاماژە بەوەدەن هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ زنجیر نەفرۆشتاوە چونکە هاوڵاتیان ڕێژەیەکی زۆر ڕوویان لە کڕینی زنجیر کردووە بۆی لە ئۆتۆمبیلەکانیان ببەستن لە نێو بەفر تووشی گرفتی هاتوچۆ نەبن. بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆرانیش بە هەمان شێوە ڕێنمایی بڵاو کردوتەوە ئاماژە بەوەدەن پێویستە شۆفێران وریابن لە نێو بەفر بۆ ئەوی ڕووداوی نەخوازراوی لێ نەکەوێتەوە. ئەم بەفربارینە ئەم ساڵ سەرماوسۆڵی زۆری بە دوای خۆیدا هێناوە لە ئیدارەی سۆران هاوڵاتیان پێویستیەکی زۆریان بە نەوت هەیە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەو نەوتەی کە حکوومەت پێیدا بوون تەنها بەرمیلێک بوو تەنها بەشی چەند ڕۆژێکی کەمی کردووە. نرخی نەوتیش لە بازاڕەکان زۆر گرانە ئەمەش گرفتێکی بۆ هاوڵاتیان دروست کردووە باری گوزەرانی هاوڵاتیان خراپەوە پێویستیان بەوە هەیە کە نەوتی زۆریشیان هەبێ بەڵام حکوومەت تەنها بەرمیلێکی پێداون پێویستە حکوومەت بۆ ئەو ناوچە ساردانە کە بەفریان بە بەردەوامی تێدا ئەبارێتن و ناوچەی ساردن نەوتی زیاتریان بۆ دابین بکە. ئەگەر ئامارەکانی ئەم ساڵی بارانبارین و بەفربارینی ئیداری سۆرانتان بۆ باس بکەم لە سۆران تاوەکو ئێستا 376.9 ملیم بارانباریوە و 25.5 سانتیم بەفرباریوە کۆی ئەو بەفربارینەی کە ڕۆژانی ڕابردوو باریوە ئەم ڕۆژ 12 سانتیمتری هاتۆتە سەر. هەروەها لە خەلیفان 429.6 ملیم بارانباریوە تاوەکو ئێستا. هەروەها لە مێرگەسۆر 884 ملیم بارانباریوە بەفر 230 سانتیم باریوە تاوەکو ئێستا. لە چۆمان 408 ملیم بارانباریوە و بەفر تاوەکو ئێستا 52 سانتیم باریوە ئەم ئامارانە هی پێش ئێستانن ئەو بەفرێکەوە ئەمڕۆژ باریوە ڕێژەکەی زۆر زیاتر ئەکاتن. خۆشبەختانە ساڵی ئەم ساڵێکی بە باران و بە بەفر بووە و مای دڵخۆشی هاوڵاتیان و جوتیارانە کە ساڵی ڕابردوو وشکە ساڵیەکی تند بوو و کاریگەری لە سەرکانیا و ڕووبارەکان هەبوو بەڵام خۆشبەختانە تاوەکو ئێستاەوەی باریوە ئاماژە بەوەدەن کەشناسی و جوتیاران ئینشاءڵڵا لە وشکە ساڵی دەرباز بووینە. خوای پەروەردگار بۆمان بکات بە مای ڕەحمەت ئەم بەفربارین و بارانبارینە.